ئێوە ئەزانن کە لە عێراقا چۆن ئێرانیەکان یەکەم جار ئەمەیان دەست پێ کرد. ئێرانیەکان یەکەم جار بەیت الشیعیان دامەزرا، بەڕ و فاجری خۆیان تێکەڵ کرد. ئیبراهیم جەعفەری ئەو کاتە مەسئولی نوورالمالیکیش بوو. هەموو ئەمانەی حیزبی داعوە باشان ئەوانی تر و هەموو ئەوانیان هێنا کۆیان کردەوە، تەنانەت چەلەبیشیان هەنا ئەحمەد چەلەبی کە عەلمانی بوو، دیارە خۆ سەر بە پەنتاگۆن بوو، هەروەکو کە تەرەفی تری شیعی هەبوو سەر بە بەریتانیا بوو، وەکو بەحرالعلوم، یا وەکو عەلاوی کە سەر بە مخابرات و CIA ئەمریکی، ڕاتبیان هەبوو ئەمان. بەڵام ئەم بەیت الشیعیە کە دروست بوو وردەوردە ئەفرادە شیعیەکانی خۆی تاکۆ کردەوە لەگەڵ نفوزی احتیلال و هەموو شتێکا پێکەوە گونجان. دوایی کەزانی بۆی نابن بەوەی کە ئەمجارە بۆی نابن بەوەی کە یەک ڕئیس وەربگرن و لە بەرامبەر مقتەدا سەدرا ناتوانن. مقتەدا سەدر شعبیەتێکی زۆرتری هەیە، 5 تەکەتولی شیعی هاتنە پێشەوە، احتیوای سونیشان کرد، هی عەرەب احتیوای کوردیشان کرد. هەموو عێراق ئێستا لەسەر 5 کوتلە شیعیەکەی، هەر 5شیان شیعان، هەر ڕەمزێکیش بێتە پێشەوە، حتا عەلمانیەکی صرف و کۆمۆنیستێکیش بێ بە ڕئیسی جمهوریە، بە ڕئیسی حکوومەتە، قیمەتی نییە، چکە خۆ ئەفرادی نییە تاکو لە خوارەوە. هەروەکوتم فەل اعتیماد دەکاتە سەر ئەفرادی فەل، نایەڵە حیزبێکی منەظەم وەلەو 500 کەس بن، بەس منەظەم بن نایەڵە بێتە پێش، تەعاملیان لەگەڵ ناکە. بەڵام لەگەڵ ئەفرادی فەل 500 ئەفرادی فەل بەجیاهێنێ وەکو حەلبوسی و ئەمانە. ئەنجا دوای ئەوە هات نەتیجەتەن بینیمان ئەم حەو کوتلەیە تشکیلاتی حکوومەتەکەشیان کرد، تشکیلاتی ڕیاسی جمهوریشیان کرد، تشکیلاتی پەرلەمانەکەش کەوتەوە بەردەستیان. خەزعەلی دوای ئەوەی کە بەرهەم ساڵح هەڵبژێررا وتیەوە ئەمەشمان سەرکەوت، یعنی حەلبوسیشمان سەرکەوت، ئەمیشماوان سەرکەوت، کەوتەوە ئەمی کەوتەوە بەردەستی خۆمان. وەکوتیشم قەیس خەزعەلی یەکێکە لەو 3 کەسەی کە لەگەڵ حەسەن نەسڕوڵڵا دانیشتن بۆ ئەم دابەشکردنی وەزیفانە.